شەرمەزاریە پیاوێک پارەی هەبێ و خەڵکی پارە بدا بە ژنەکەی. زەلیلیە پیاوێک پارەی هەبێ و خەڵکی خزمەتی ژنەکەی بکات. ئەو کاتە ئەو ژنە ئەگەر لە خوا نەترسێ و عاقڵ و تێگەشتوو نەبێ دڵنیا بە تووشی خراپەی زۆر گەورە دەبێت. و ئەوەندە خۆشەپاری لە نەفەرێک وەرگرت جارێ دوو جار ئەگەر ئەو کەسە خراپ بوو بێگومان دەکەوێتە دا و تەڵەیەکەوە ڕزگاربوونی نییە. ئیتر خۆ ئەزانێ خێزانی تۆ سەرنجامی چیە بێت. بۆیە ئاگاداری خۆت بە هەر پارە کۆ مەکەرەوە. ئاگات لە ژنەکەت بێت، فریای ژنەکەت بکەوە با ژنەکەت خراپ نەبێ هەتا ئێستا وات کردووە بە خۆتا بچۆرەوە. پارەی بەرێ. تازە ئەو داوای پارە لە باوکو کەسەکار ناکە، داوای پارە لە تۆ دەکا. ئەبێت تۆ خزمەتی کەی. یعنی خەڵکی وهەیە سوێن بەخوا نەفەرێک نییە و دوان نییە و پێنج نییە و دە نییە. خەڵکێ بە سیارەکەی خۆی خێزانی ئەباتەوە بۆ ماڵ باوکی پارەی لێسێنێت. حەقی ڕێگاکە. باوەڕم پێکەن؟ سوێن بەخوا ماڵ خەزوورانی داوەتەکە دوایەڵت دەی ئەوەنە پارەم سەرف کردە پارەکەم بەرەوە. باشە ئەم ژنە ئەگەر کە سوکارەکەی گوێ لێ نەگرن چی ڕوئەدات؟ معقولە دایک و باوکی ئافرەتەکە دێتە ماڵت خەزوورت و خەسوود نانەخۆ لە ماڵت، برای خێزانت و خوشکی خێزانە لە ماڵ نانەخۆ نەبێت ئەبێ خێزانی داما و پارەکەی بدە؟ دەی کاکە پارەکەم بۆ دەرکرد، دەی عەجەلە ئەوەنە پارەم سەرف کردووە. ئەڕاتە ماڵ بردوێتە ماڵ باوکی و هێنایەتەوە 5 هەزاری لێ سەندووە 10,000 ئەمە حەقی تەکسی. ئەمە کارە ساتەش پیاوێک بەم شێوەیە بێ زاواکەت ئاوا بوو 10 مناڵیە بوو کچەکەی با جیابێتەوە لێی. یەکەم مناڵ پێشەوەی مناڵەکەی بەڵێ باوە پیاوەکەم بە کەڵک نایە، پیاوەکەم چروکە ڕەزیلە تێ بگە، یعنی من توش خراپە دەبم. دوای دەستە خەڵپانەکەمەوە خەڵکیش بەبێ مقابل و بەبێ بەرامبەرام داتێ. پارەت بۆ چییە؟ هەر پارە کۆ بکەرەوە بزانە ڕۆژێ چۆن حیاتە چێ. هەر پارە کۆ کەرەوە بزانە خۆ ئەزانی حاڵی خێزانەکەت چۆنە. بۆی ئاگادار بن پارەی پێویست بدەن بە خێزانەکانتان ئەوەندەی تواناتان هەیە بۆ عیادەیە، بۆ بازاڕە، بۆ هەر شتێکە. چەندێ خۆشە خێزانت بەری لە بازار کۆمەڵشتی بۆ بکڕی پێی خۆشە. ئافرەت گڵاسێکی بۆ بکڕە پێی خۆشە. ئەکرێتەوە وەڵا پارەم پێ نییە پارەم پێ نییە، هەموو ڕۆژێ بڵێ پارەم پێ نییە لە کاتێکە پارەشت پێیە. دەکاکە شتێ بفرۆشەبی دە حەقی ئەوەی کە خێزانەکە تێرکەی. داواکارم ئاگامان لە خۆمان بێ بە ئیزنی خوا نەبینە هۆکارێکی خراپ بۆی کە خێزانەکانمان خراپ بێت.